باتەوەری دۆم لەگەڵتان بەردەوامین کە بەرگەی تەندروستیمان بۆ ئێوە ئامادەکردەوە باز لە نەخۆشیە زگماکیەکانی منداڵ دەکەین بە دیاریکراوی باز لە نەخۆشیەکانی زگماکی دڵی منداڵان دەکەین لە چیدا دەبینەوە لە هەمان کاتە باز لە کومبوونی دڵ دەکەین باز لە حاڵەتەکانی نیشانەکانی یاخود ئەوانەی هۆکارن بۆ نەخۆشیەکانی دڵی منداڵ لە هەمان کاتە پێویستبوونی تەندروستی دایک بە تەندروستی منداڵەوە لێرەدا خۆی لە چیدا دەبینێتەوە بێگومان ئێمە وردەکاری زیاتری ئەم بابەتە بۆ ئێوە دەخەینە ڕوو ئەیش بە میوانداری دکتۆر ئاسۆفایە کە پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵە شێکی ڕاستەخۆ لە ستۆدیۆ ئامادەیە بانی باش دکتۆر بەخێر بێ سپاس بۆ تۆ ئێمە باز لە نەخۆشیە زگماکیەکانی منداڵ دەکەین باز لە نەخۆشیەکانی زگماکی دڵی منداڵان دەکەین باشە کە ئەو کاتی خانمان بۆ منە دووگیانن تا چەند ئامادەکاری و وردەکاریەکانی ئەو کە خانمان لەو کاتەدا پێیوەستە بۆی کە بۆ منە منداڵەکە لە دایک بوو منداڵێکی تەندروست بێ لە نەخۆشیە زگماکیەکان بەتور بێ پێگومان زۆر گرنگە نەک تەنها بۆ نەخۆشی زگمایەکانی دڵ بۆ هەموو نەخۆشیانێک پەیوەندی بە پێکاتەی جەستەی مناڵەکەوەیە یەکێ لەو بەشانە دڵە و دڵیش لە چ کاتێکا دروستە بێ لە 8 هەفتەی یەکەم و بە تایبەتی 5 هەفتەی یەکەمی سکەکە کە ئەو کاتە ئەو دایکە ئەسڵان نازانێ سکیشی هەیە ئەو کاتێک کە زۆر مەترسیدارە بۆ کێشەکانی دڵ هەر بۆیە ئێمە دائیمەن ڕێنمایی دایکانەکەین ئەوان خێزانەکەین کە پێش ئەوەی سک بکە ئەبێ خواردنی تەندروست دەست پێ بکەواتە 8 هەفتە کە کاتە 2 مانگ پێشەوەی سکی بێت بەرنامەی هەبێ بۆ سک بوون ئەبێ لەو خواردانە دوورکەوێتەوە کە هەڵگیراون جا هەڵگرتنەکە یاخوو بە قوتووە یا بە زەرفە یا بە شێوەی بابرێن شێوەی ترە گرنگەوەیە ئەبێ دوورکەوێتەوە لەوانە و دوورکەوێتەوە لە دەرمانەکان ئەوانی کە پزیشکی بۆی ئەنووسرێت و هەروەها دوورکەوێتەوە لە تیشک کە ئەم سێ جۆرە ئەم سێ هۆکارە ناسراونەتەوە کە هۆکاری نەخۆشیە زگمایەکانی دەڵن لە تەمەنی پێش سکەکە بە 8 هەفتە لە ناو سکەکەیشە بە 8 هەفتەواتە 2 مانگ پێش سککردن 2 مانگش لە ناو سککردنە باش ئەی ئەوانەی کە بۆ منە نەخۆشی درێژخانیان لەگەڵدایە بەردەوامە بێت چارەسەر بخۆن و لە هەمان کاتە بینین دوو گیانیشن ئەمانە چی بکەن ئایا ئەوانەی کە ئەو چارەسەرە نەخۆشی درێژخانە دەخۆن کاریگەری بەسەر منداڵەکەەوە هەیە بەڵێ بێگومان چەندەها نەخۆشی درێژخایەن هەیە بۆ نمونەوەی زۆر باوە نەخۆشی شەکرێ کە خەڵک دەرمانی بۆ ئەخوات خۆی نەخۆشی شەکرەیەکێکە لەو هۆکارانەی کە نەخۆشی زگمایەکانی دڵزیاکە بە تایبەتی پێچەوانەبوونی بۆرەکانی دڵ لەگەڵ کونی بەشی خوارەوەی دڵ ئەو دوانە زۆر با بڵێن ئەبینرێت لەو نەخۆشانی کە نەخۆشی زگماکی دڵیان هەیە لەگەڵ نەخۆشی شەکرە دوو جۆر نەخۆشی شەکرەمان هەیە لە کاتی سکا جۆرێکەیە کە پێش سک هەیەی واتە خۆی نەخۆشی شەکرەی هەیە ئەو جۆرەیان با بڵێن مەترسیدارترە لەسەر کۆرپەلەکە وەک لەو جۆری لە ناو سکەکە تووشێ بێ هەندێک ئافرەت هەیە بەس تەنها لە کاتی سکا تووشی شەکرا بن لە بینی سکەکانەوە واتە پێش سکەکە یا دوای سکەکە کێشەی تەندروستی نیە لەبارەی نەخۆشیەکانی شەکرەوە نەخۆشی تریش هەیە نەخۆشی تر هەیە بۆ نمونە پەستانی خوێنە نەخۆشیە ڕۆماتوزمەکانە ئەمانە ئەو دەرمانانەی بەکارێ بۆیان کاریگەریەکی مباشیریان هەیە ڕاستەوخۆیان هەیە لەسەر تەندروستی دڵی مناڵ باش ئەی دەکرێت بڵێن هۆکارەکانی دیکە چین بۆ منەکەوات دەکات منداڵان تووشی نەخۆشی زگماکی دڵ بێت بەڵێ ئەوەی تا ئێستا زانست پێی گەیشتووە لە هەموو سەرتاسەری دنیا باسەکەین لە سا هەشتای هۆکارەکانی نەخۆشی زگماکی دڵ دیار نییە بە هیچ شێوەیەک دیار نییە ئەوەی ئەگەڕێتەوە ئەوەی ئەزانرێت یەکێک بوو لەو هۆکارانی باسم کرد ئەوانی دەرەکی پێوترێ جۆری دووهەم لایەنی جینیە جنیتیکەوە واتە بۆ ماوەییە بۆ ماوەیی هەندێک ئایلە هەیە کە ئەو جۆرێک لە نەخۆشیە زگمایەکانی دڵتیان نازیایە و بە تایبەتی لەو ئایلانە زیایە کە خێزانی با بڵێن خزمی یەکن واتە ئامۆزا پورزە نزیکی یەکن بە تایبەتی ئەوانەی دەرەجە یەکن هەر لەبەرەوەش ئێمە لێرە لە با بڵێن پارێزگای سلێمانی چەند ساڵە پێش ئێستا پێشنەوەیمان کرد لەبارەی چەند ناوچەیەکمان وەرگرت هەندێک ناوچە خزمایەتی زۆر تیا بوو واتە خەڵکەکە زیاتر با بڵێن خزمەکانی خۆیان ئەهێنن
لەو ناوچانە ڕێژەی نەخۆشیە زگمایەکانی دڵ دوو بەرامبەری ئەوەی لەو ناوچانەیە کە نەخۆشی زگمایەکی کەمترە لەو ناوچانە کە خزمایەتی تیا کەمترە. کاتە من بۆمانە سەرمێنێ لایەنێکی جینی دەورێکی زۆر باشی هەیە لە توشبوون بە نەخۆشی زگمایەکانی دڵ. بەڵێ ئەی سەبارەت بە هۆکارەکانمان باسکە سەبارەت بە نیشانەکان بۆ منە چۆن باوام بزاندرێت کە منداڵەکەی تووشی بۆ منە نەخۆشی زگماکی دڵ بۆ سەرتا پێشەوەی بۆ منە پشکنی لای پزیشک بکات. خۆی چەند ڕێگەیەک هەیە. یەکێکیان ئەو ئایلانن کە خۆیان ئەزانن نەخۆشی زگماکی دڵیان هەیە. بێگومان ئایلە هەیە ئەزانێ کە مناڵێکیان هەیە ئامۆزایەتی لەوانێ لە ئایلەکەی خۆشیانە مناڵی یەکەمیان وابێ یاخود دایکی ئەو مناڵی کە لەدایک بووە یاخود باوکی ئەو مناڵی کە لەدایک بووە کێشەی دڵی هەیە لەو کاتە پێشوەخت پشکنینەکە پێشوەخت پشکنینەکانەوەیە کە لە ناوسکی دایکە ئیکۆی دڵی بووەکرێ لە 15 بۆ 16 هەفتەی سکەکە 15 بۆ 16 هەفتەی سکەکە واتە 4 مانگ و نیو ئەو کاتە بێتە هۆی ئەوەی پێشتر تەشخیص کرێ لە ناوسکە ئەمە ڕێگەیەک. بەڵام ئەگەر مناڵەکە لە دایک بوو چۆن بزانرێت ئەمە یەکەم جار دایک و باوکەکە هەستی پێەکەن. نیشانەکان چین دوو جۆر نیشانەی زۆر سەرەکین. جۆرێ لە نەخۆشیەکان مناڵەکە شینە بێتەوە. لێرە پرسیارەکرێت کوێ شین ئەبێتەوە. هەموو مناڵێکە لە دایکە بێ پەنجەکانی کۆتایی پەنجەکانی کۆتایی پەنجەکانی قاچی و لێوی شینە ئەووەڵ جار لە چەند ڕۆژی یەکەمە. ئەمە زۆر ئاساییە زۆر ئاساییە. کاتەمە لە سەرای لە دایک بووندا منداڵەکە دکتۆر هەستی پێ دەکات کە منداڵەکە دەبێنێت تووشەم حاڵەتە بۆ تەنانەت دایکەکەش هەست بەوە کەڵێ دکتۆر بۆ پزیشکی کە نزیکێتی پێڵێ پەنجەکانی شین بۆتەوە. بێگومان مناڵ کە پەنجەی شین بۆوە خۆ ئەوە نییە یەکسەری مالیکەی ئەبێ سەیری بکەیت سەیری زمانیەکەیت زمانی ئەگەر سوور بێ ئەوە بۆ ئەو جۆرەیە کە هەموو مناڵێکی ئاسایی هەیەی. بەڵام ئەگە مناڵ ناو دەمی واتە زمانی ڕەنگی ئەو پەنجانەی هەبوو واتە شین بوو سوور نەبوو ئەو نیشانەیەکی خەتەرناکە کە ئەمە یەکێکە لەو نیشانانەی نەخۆشی زگماکی دڵی پێناچێتەوە هەموو دایک و باوکێکیش دەتوانێت شتە بکات. بەڵێ لەو کاتەشەکە لە دایک بێت دکتۆرەکەی بینێت و ئەزانێت کە تووشی نەخۆشی زگماکی ئەمەوانەی شینە. بەڵام جۆریش کەمانەیە شین نییە کە لە دایکە بێ هیچ شینێکی پێوە دیار نییە. تەنها چەند نیشانەیەکی تری پێوەدا ئەوانیش یەکێک لە نیشانەکان کە ئەوڵا دەرەکەوێت تەنگە نەفەسە واتە هەناسەی لە ئاسایی زیاترە زۆر بە خێرایی هەناسایە. ئەمە یەکێک نیشانەیەکی تر کە شیری ئەیاتێ دایکەکە سێرەکان ناتوانێت مەمەکە تەواو بکە هیلاک ئەبێ خەوی لەکەوێت دوای کەمێک خەوی لەکەی هەڵەسێتەوە دەسەکاتەوە بە گریان چکە برسیەتی تێری نەخواردەوە لەبەرەوە ئەمە نیشانەیەکە کە ئەو مناڵە هیلاک کاتە دەکرێت حاڵەتێکی نۆرمال نەبێت لە منداڵاندا بێگومان نۆرمال نییە. نیشانەیەکی تر چییە مناڵەکە ئارەقێکی زیاکاتەوە وەک لە مناڵی ئاسایی بۆ نمونە لە بە تایبەتی ناوچەوانی کاتە شیری هاتێ چکە ئەو مناڵ چکاتە هیلاکە بە یاکە بگری یاکە شیرەخوا ئەوی تری خەوتووە لە غیری لەو کاتی دوانە سێرەکە ناوچەوانی تەڕەبێ پشتی سەری تەڕەبێ کە دەست کە مناڵەکە خاتە سەر دەستی خۆی هەستی پێەکە مناڵەکە پشتی سەری زۆر تەڕەبێت. ئەوە نیشانەیەکە لەوەی کە مناڵە ئارەقە کاتەوە هیلاکترە بێ لە ئاسایی ئەوەش نیشانەیەکی تری نەخۆشی زگماکی دڵە. نیشانەیەکی ترمان چییە مناڵەکە ئەویش لە چەند مایەکە دەرەکە یا لە مایەکە دەرەکەی کێشی باش زیاناکە وەکو مناڵی تر نییە کێ شیریاتێ سێرەکە کێشی زیاناکە. ئەمەی نیشانەیەکی تێوامان لێکە شکمان هەبێ بۆ نەخۆشی زگمایەکانی دڵ. باش هەنێ منداڵ هەیە دکتۆر بۆ منە لە کاتی شێ خواردندا ئارەق دەکاتەوە یاخۆت لەوی شینە بێتەوە دەکرێت بڵێن ئەمە حاڵەتێک و نیشانێکە بۆ زگماکی. من باسی ئەوەم کرد کاتێ شیرە خوا ئارەقەکاتەوە ئارەقکردنەوەکی نائاساییە یعنی بە شێوەیەکی زیاتر لە ئاساییە ئەمە یەک. دووەم شینبوونەوەکەی ئەبێ لە زمانیا بێت یعنی ئەگەر شینبوونەوە تەنها لە دەستەکانیا بێت نەخێرەوە پەیوەندی بە نەخۆشی زگماکیەوە نییە. بەڵێ ئەوانەی کە بۆ منە هەندێک لە هۆکارەکانە باس کرد لەواندا بن بەڵام کاو کاتی منداڵ لە دایک دەبێت سەڕایەوەی کە پزیشک لەوانەیە هەندێک پشکنین و سێری منداڵەکە بکەم بەڵام تا چەند گرنگە لە دوای لە دایکبوونی منداڵەکە پاش مودەیەک بۆ منە پشکنینی بۆ ئەنجام بدرێت مودەکە بێت چەندێک بێت لە هەمان کات لەو کاتەش ئازاندرێت. زۆر ئەم پرسیارێکی گرنگە یەکێ لەو ڕێگانەی کە مناڵەکانمان بە تەندروستی بهێڵینەوە
ئەبێ هەموو مناڵێک تازە لەدایک بوو پاش لەدایک بوون بە زووترین کات ببین لەلایەن پزیشکی مناڵانەوە. بۆچی؟ چونکە هەندێک نیشانە هەیە کە دایک و باوک ناتوانێت هەستی پێ بکە. منەمە تەنها باسی نەخۆشی دڵە بۆ بکەم، بەڵام ئێمە نەخۆشی تریشمان زۆر زۆرە بۆ ئەوانی ترژ من باسەکەم، یانیەوە نییە تەنها بۆ دڵ، بەڵام یەکێ لەو بەڵام ئەو نەخۆشانێکی ئێستا باسیەکەی نەخۆشی زگمایەکانە. پزیشک زۆر بە ئاسانی ئەتوانێت بیناسێتەوە لەبەرەوەی تەنها ئەوە نییە بەس بە نیشانە بێ، بەڵکو و فەحسی کەیشی بووەکە لەوانێ پێویستکە بینێرێ بۆ پزیشکی دڵی مناڵانیش لەو کاتە. بەڵێ کاتە پەتای وەرزی لە هەمان کاتدا بۆ منە ڤایرۆسی کۆڕۆنا ئەمانە تا چەند کاریگەریان لەسەر دڵی منداڵ هەیە؟ بەڵێ بەڕاستی من بەداخەوە ینی ئەم پەتایە ئێمەوە 2 ساڵ زیاترە کە گرفتارین بەدەست ئەم پەتایەوە. تا ئێستا ئەو با بڵین وەکو با بڵین ئەو شەپۆلانەی کە هاتووە لە شەپۆلی یەکەما مناڵێکی کەم توش بوو، هۆکارەکەیشی زۆر وازەح بوو. ئەوە نەبوو کە مناڵ توش نابێ، بەڵکو ئەوە بوو کە مناڵ زۆر کەم تێکەڵ بوو بە هۆکاری ئەوەی زۆربەی مەکتەبەکان نەبوون، هەروەها تێکەڵبوونی مناڵ لە دەرەوە نەما، زائیدەن بەڕاستی ناوچەکان هەموو داخرا کەوای کرد تێکەڵبوون زۆر کەم بێتەوە لەبەرەوە مناڵ توش نەبوو لە بەشی یەکەمە. بەڵام لە بەشی دووهەما کە مانگی 11 بۆ یەک هات بەشێکی مناڵی باش توش بوو، بەڵام تەرکیزی زۆر لێ نەکرا، بەداخەوە تەرکیزی زۆر لێ نەکرا، هەرچەند ئێمە زۆرمان باسە کرد. بەڵام لەم جارەی کە ئێستا بەردەوامین چەند مانگێک زیاترە 5 بۆ 6 مانگە مناڵێکی زۆر زود گرفتاری بووە بە هۆکاری 2 هۆکارەوە. یەکیانەوەیە تێکەڵبوون زیاتر بووە، واتە پابەندبوون کەمتر بووە، و هەروەها مەکتەبەکانیش تێکەڵ کراونەتەوە و تێکەڵبوونێکی زۆر بووە. لەبەرەوە سیرەکەی مناڵێکی زۆر ئێستا توش بووە بە ڕێژەی جیاواز. ڕێژەکان تا جۆری با بڵین قورستر بێ پێوەستە بێ بە دڵەوە، چونکە ئەوەی ئێمە تێبینیمان کردووە لە مناڵە لە کە تووشی ئەبێت، واتە لە ئایلەیەکە بۆ نمونە ئایلەکە کە توش ئەبن لەوانێ باوکودایەکە بیگرن یاخود نەنکی یاخۆوانی تێکەڵن پێکەوە، مناڵەکان بە شێوەیەکی زۆر کەمەیگرن، واتە کورت بە شێوەی تایەکی زۆر پێسووربوونەوەیەک و لەگەڵ سکچوونێک پاشەوە نەخۆشیەکە کزە بێت لە مناڵەکە. بۆ هەفتەیەک دەڕۆژ ئەمێنێتەوە بەو شێوەیە، دوایی بە شێوەیەکی تایەکی زۆر پێسووربوونەوە ئەنجا تەسیرەکە لە بەشەکانی کەی دڵ. یەکێ لەو بەشانی کە لە مناڵە تەسیری تێکە دڵە، لە دڵە ئەو دروستەکە لە دەوری دڵ بێگومان ماسوولکەکانی دڵ بێهێزەکە. چەنەها نەخۆشمان هەبووە کە ماسوولەکانی دڵی بێهێز بوو و چەنەها ڕۆژ زۆر بمان هەیە لە 10 بۆ 15 ڕۆژ بۆ 20 ڕۆژ نەخۆشخانە کەوتووە بۆ ئەو حاڵەتە کە زۆر جار مەترسی بۆ سەر ژیانی و هەندێک لەو مناڵانیشمان لە دەستەوە بە هۆکارەکەیەوە. لەبەرەوە زۆر گرنگە تەندروستی مناڵ بپارێزی. من زۆر جار ڕێنمایانەکەم کە ئەم ڤایرۆسە بۆ دڵی مناڵ زۆر خراپە ئەگەر نەخۆشیەکە توند بێ لە مناڵەکە. ئەگەر توند بێ لە مناڵەکە بێگومان بەشێک لە بەشەکانی دڵی پێوە بێت. باشە دکتۆر بینە سەر بابەتی چارەسەرەکان چین بۆ منداڵن لە هەمان کاتدا لە چ کاتێک دەبوومە ئێوە قستەرە و نیشتەرگەری بۆ دڵی منداڵ ئەنجام دەن؟ ئایا تەمەند دیاری کراوە و شما بێتەوە منداڵەکە لە چەند ڕۆژێکدا نیشتەرگەری و قستەرە بۆ ئەنجامدا بەسێکی ئەوشمان بۆ بکەیت؟ بێگومان تەمەنی دیاریکراو نییە بۆ چارەسەر. ئێمە مناڵ هەیە لە چەند ڕۆژ چەند سەعاتی یەکەمە ئیشی بۆ بکەیت و مناڵیش هەیە پێویستەکە درەنگتر ئیشی بۆ بکەیت بە پێی حاڵەتەکانە. جۆری نەخۆشیە زگماکیەکانی دڵ لە سەر و 40 جۆری جیاوازەوەیە، هەر جۆرەیان بە شێوەیەک ئەبێ با بڵین هەڵس و کەوتی لەگەڵکەی. هەڵس و کەوتەکان بەم جۆرەیە. جۆری یەکەم تەنها بینینە، یعنی ئێمە جۆرێکمان هەیە بۆ منە کونی بەشی خوارەوەی دڵ، کونەکە ئەگەر بچووک بێ یا کونی بەشی سەرەوەی دڵ، کونەکە ئەگەر بچووک بێ هیچ شتێکی ناوێت، تەنها ساڵانە سەیریەکەین تا ئەگاتە تەمەنی 5 بۆ 10 ساڵ و لەو 5 بۆ 10 ساڵ قەراری لێین چی بۆ بکەین، یعنی تا 5 بۆ 10 ساڵ وەستین لێ. ئەوە جۆرێک و بە هیچ جۆرە چارەسەرێکیشی ناوێت. بەڵام ئەمانە پیانەڵێن چی؟ تەنها ئاگاداری تەندروستی دەمودانی مناڵەکانتان بن، چونکە یەکێ لە هۆکارەکانی
ئیلتیهابی دڵ تەندروستی دەمودانە زۆر گرنگە لەبەرەوە من زۆر جار پیانەڵم نابێ مناڵەکانتان شیرینی بەنێ چکولێتی بەنێ جپسی بەنێ ساردی بەنێ بۆچی لەبەرەوەی ئەمانە دان با بڵێن دائەخورێنێ کا بێتە هۆیەوەی کە ئەمە ئەو جۆرانن کە بەس بینینیانەوێت جۆرێکی ترمان هەیە پێویستیان بە دەرمانە لەوانەیە لە یەکەم ڕۆژەوە پێویستی بێ یا لە چەند مانگێکی تەمەنەوە یاخود لە چەند ساڵێکی تەمەنەوە ئەمانش پەیوەندیان بە چەند ئایا دڵی ماسوولکەکانی دڵی زەختی چۆتە سەر دڵی گەورە بووە ئێمە ئەو دەرمانە ئەین بۆ ئەوەی یارمەتی ماسوولەکانی دڵی بین بە باشیش بکە و حەجمی دڵی کەم بێتەوە ئەو دەرمانانە تەنها بۆ ئەوەیە بۆ ئەوە نییە کون دابخە چونکە کون بە شێوەیەکی سروشتی خۆی داخرێت یاخود ئەگەر دانەخرا و دەرمانەکانیشمان کاری نەکرد ئەجا با بڵین هەڵبژاردەی سێمانە ئەویش چییە یا قەستەرەیە یا نەشتەرگەریە کاتە سەبار بم قەستەرەیە تەمان دیاری کراونیە بێگومان لە هەموو تەمەنێکدا ئێمە مناڵمان هەیە یەک ڕۆژ لە دایکە بێ دەرمانیێنێ 24 ساعت ئیش ناکە دوای 48 ساعت بۆ 72 ساعت یەکسەر خێرا ئیشی بۆکەین قەستەرەی بۆکەین قەستەرەکان چی جاری وایە مناڵ هەیە پێویستەکە کونی بۆ دروستکەی لە دڵێ بۆیە بژی مناڵ هەیە بۆرەکانی عەکسە پێویستی بە کونێکە لە بەشی سەرەوەی دڵا بۆی دروستکەی خێرا ئێمە لە 24 بۆ 48 ساعتە بە قەستەرە لە ڕانێەوە سەر ئەکەوین کونێک دروستەکەین لە دڵیا بۆ مناڵەکە بژی ئەمە جۆری ترمان هەیە بۆ نمونە شەبەکە خینە ناو بۆریەکانی دەرەوەی دڵی بۆ ئەوەی بژی ئەمانە هەمووی لە چەند ڕۆژی تەمەنە ئاکرێت جۆری ترمان هەیە پێویستەکە کونەکە بە قەستەرە داخرێ ئەمە لە تەمەنێکی درەنگترا بێت واتە زۆربەیان لە بینی ساڵێک بۆ 5 ساڵە ڕۆیە هەندێکی کەمان هەیە لە 5 بۆ 10 ساڵە ڕۆیە ئەمانە هەمووی بە شێوەی قەستەرە جۆری ترمان هەیە بۆری دەرەوە بۆریەکەیە لە دەرەوەی دڵ پێویستە لە 6 مانگ بەرەو سەرەوە دابخرێ کەواتە بە پێی جۆرەکان کاتەکان دیاریەکرێت و بە پێی نیشانەکانیشی ڕێگەیەکی تری چارەسەر چیە نەشتەرگەریە ئەگەر نەمانتوانی نە بە دەرمان نە بە بینینەوە نە بە قەستەرە ئیشی بۆ بکەیت چارەسەری نەشتەگەریە نەشتەگەری چییە تۆ یا سنگەکەیتەوە یا وەکو لە لاوە کرێتەوە ئەو جۆرە بۆ ئەو جۆرە نەخۆشیانن کە ئاڵۆزترن لەو جۆرەکانی تر و بەڕاستی ئیمکانێتێکی زیاتری شێوێ وەکو نەخۆشخانە وەکو شوێن وەکو ئیمکانیاتی خەڵکەکانیش کە ئیشەکەن تێ بەڵێ دکتۆرتە لە قسەکان تا ئەماژە بە دڵکونی کرد باشە منمێ بزان بۆ منە هەندێکیان هەیە تەمەنێکی پێگەشتیان هەیە بۆ منە 18 ساڵە ئەنج ئەڵێ من زانیومە دڵم کوونە لە منداڵیەوە باشە ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە جۆرێکم باس کرد لە ئەوڵ جارە وتم جۆرێکمان هەیە شینبوونەوەی نییە بە هیچ شێوەیە تەنها نیشانەیەکی کەمی هەیە ئەویش لەبەر هۆکاری چی ئەو کونە ئەوەنە گەورە نییە نیشانەی بۆ دروست باشەکە پشکنینیشی بۆ بکرێت لە دوای لە دایکبوون بە مودەی هەر نازاندرێ زۆری کات پزیشکیش بووە خۆی بە هەستی بەخۆی نەکردەوە ئەم جۆرانە جۆرێکەیە لە کونی دڵ لە بەشی سەرەوەی دڵە چەنەها با بڵین هاوڕێمان هەیە وەکو پزیشکیش بووە یاخود غەیری شوێنی تریش بووە لە کولیا پێیزانیەوە یاخود لە پاش تەخەڕوجیش پێیزانیەوە کەەوە نیشانەکەیەوەیە ئەو جۆرە کونە بە هیچ شێوەیەک نیشانەیەکی وا دیاریکراوی نییە بەڵام ئەگەر زۆر ورد بیتەوە گەر پزیشکی دڵ بیبینێ بێگومانی دۆزێتەوە ینی بەسەر ئێمە ناڕوە بەڵام لەوانەیە بەسەر نەخۆشەکە یاخوچم پزیشکی گشتیا بڕوە بەڵام بەسەر ئێمە ناڕۆ بۆ چونکە ئەو جۆرە کونانە کۆمەڵی نیشانەی زۆر وردیان هەیە کە ئێمە دایمان بە دوایەوەین بێگومان ئەی دۆزیتەوە لەو کاتە درەنگ پێزانێنی بۆ منە لە تەمەنی منداڵیدا پێی نەزانێت لە تەمەنێکی دیکەدا پێی بزانێت چ کاریگەری لەسەر کەسەکە کاریگەریەکان زۆر خراپن چونکە تاکو کونی دڵ بمێنێتەوە پەستانی سیەکان بەرزەکاتەوە کە پەستانی سیەکان بەرز بۆ لەوانەیە من چەرها نەخۆشیە بۆ لام گەورە بووە مەجبورین تەقیمی واتە هەڵسەنگاندن بۆ پەستانی سیەکانی بکەین چوەگەر پەستانی سیەکانی گەشتی بێتە حەدێک کە ناتوانێت ئەمەلیات کرێت لەو کاتە بە هیچ شێوەیەک چارەسەری نەنەشتەرگەری نە قەستەری سوپادەی نییە تەنها و کاتە مەجبورین بەس بە دەرمان چارەسەریکەین تا کۆتایی تەمەن دەرمانی درێژخایەن بەڵێ باشە بێمە سەر بابەتی ئەو حاڵەتەی نەخۆشی زگماکیەکانی دڵی منداڵان کە باسی لە هەندێک بابەتی قەسەر و چارەسەری و نەشتەرگەریەکان کرد باشە بۆچی بۆ منە دکتۆری وەکو ئێوە ئەمسالی وەکو ئێوە ئەم نەشتەرگەریانە ئەنجامەدەن بەسەرکەوتی بەڵام منە دەبینین بەشێک لە حاڵەتیان ئەچنە دەرەوەی وڵات بۆی چارەسەر وەرگرن بە تایبەت هندستان بەڵێ بێگومان
نەخۆشی زگماکیەکانی دڵ وەکوتم جۆری زۆر زۆرە. ئەو مستەوایی ئێمە لە ساڵی 2007 دەستمان پێکردوە بە تەشخیصکردنی نەخۆشیە زگماکیەکانی دڵ. پێش 2005 یا 6 با بڵین بە هیچ شێوەیە تەنانەت ئیکۆیەک لە یەک شاری کوردستان نیشان نەکراوە. لە 2007 دەست پێ کراوە، لە 2009 بۆ 10 قەستەرەمان دەست پێ کردووە بە شێوە بەسیتەکانی، تاکو ئێستا کە یشتوین کە شێوە ئاڵۆزەکانی یەکەین. نەشتەرگەری دڵی مناڵان معقەتترە، کەمێک لەمە پێش باسم کرد، ئیمکانیەتی گەورەیەوێت، شوێنی تایبەتێوێت، ستافێکی زۆر زۆر شارەزای لە ئەو مناڵانە ئەوێ کە لەژێر 10 کیلۆوەی، چونکە کە هاتینە سەر نەخۆشیە معقەدەکان ئەجا حسابی کیلۆ ئەکرێت. چۆن تاکو ئەینایە چاودێریەکی وردی باشت نەبێ کە لە مناڵێک لە 2 کیلۆ بۆ نمونە تاکو 10 کیلۆ چاودێری بکە ناتوانانی ئەو نەشتەریارەی ئەگەر بشتوانی خۆت بیکەیت. پێدەویستەکەم بەتەواوی لە بەردەستدان؟ بێگومان نەخێر. ئەگەر پێداویستی چییە؟ پێداویستی تەنها بەس ئەچیزە نییە، خیبرەیە. واتە تۆ خەڵکێکت پێویستە بتوانێت مناڵێکی 3 کیلۆ 4 کیلۆ چاودێری وردی بۆ بکە. تا ئێستا ئێمە لە هەموو عێراقا ناتوانرێت لە ژێر 10 کیلۆ ئیش بکرێت بۆ نەخۆشی کونی دڵ. بۆچی؟ لەبەرەوەی چاودێری وردمان نییە. ئەو بەشەی کە بەڕاستی زۆر زۆر لە دواوەیە لە هەموو عێراقا باسەکەم، ئەوە نییە بەستە شارێکە، لە هەموو عێراقا لە ژێر 10 کیلۆ چاودێری وردە. ئێمە ئێستا لە سلێمانی ماوەی ساڵ و نییە بۆ 2 ساڵە هێواش کارەکەین لەسەر ئەو گروپە. ئێمە توانیمانە ئێستا بگەینە 8 کیلۆ، بەڕاستی گەیشتوینێتە 8 کیلۆ، بەڵام ئەمانەوێ بتوانین بگەینە 6 کیلۆ، چونکە تاکو کیلۆ ئێستا بۆ نمونە لە هەموو دەوڵەتەکانی دەور و بەرمان لە ژێر 5 کیلۆ ناتوانیش بکەن. دوورەکان بەزەتوانن لە 4 کیلۆ ئیش بکەن. یعنی کەواتە تاکو عینایەکەت مستەوای بەرز نەبێ ناتوانین. هەر بۆیەشە ئەو خەڵکانە ئەچن بۆ دەرەوەی دووری وڵات، بۆ چونکە لەو شوێنانە توانای چاودێری وردیان بۆ کێشەکەمەکانیش زۆر زۆر. بەڵێ، زۆر سپاس بە دکتۆر ئاسەفایق، پسپۆڕی نەخۆشی